سەبات بە ئەو تۆپێکە دانراوە لێرە کاتی خۆیدا زمانی کە ئێرە عوسمانیەکان بەڵەدەست بن وەک بۆ مەبەز دەکەن ئەڵێن کەکە لێرە ملایەکە بووە ئیتر کە مندەکەی باداوە ئەو کابرای ئێرەش بابرێن کە حەمەعەبە بووە هەڵساوە ئەم تۆپێتە خاندووە و ڕەمەزانیان پێشکاندووە. ئێمە وەکو شێناسەکی پاراستنی شوێنەوار و مەپاراستنی کەلەپور هەستیان لەگەر بابلین بە کۆمەڵێک دۆستی شوێنەوار کە هاوکاریان کردین ئامادەیەکی کۆنمان دۆزیەوە ئیساڵەکانی پەنجاییەکان هەستیان ئەمەکان بڕیەوە بە شێوازێک و ئۆتۆمان دۆستی واتە تۆڵەکان 2007 دروست کراوە. هەندێک ڤیدۆکەی کەشی ئەڵێن ئەو کەسانێک کە لە کۆی خێزانەکەی منان نەبووە هەستان منانە چەند پیاکە دوو لە فێسەکان هێنا بردیان بۆی مەسەلا مەلاتێن حاصل بێت کارێک بەکار هاتووە.